خۆشەویستان و عزیزان سڵاوتان لێبێ خۆشحاڵم لەگەڵتان نابمەوە بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەکەمان بۆ ئەم جارەش لە هەولێری. میوانی ئەم جارەمان دکتۆر دڵشاد چۆمانیە کە پزیشک و پسپۆرە لە بواری نەشتەرگەری گشتی و لە هەمان کاتە دکتۆراکەی لەسەر غودەی دەرەقی و شێرپەنجەی خودەیە. گفتوگۆیەکی چڕ دەکەین لەسەر ئەوەی کە ئایا غودەی دەرەقی چییە و چۆن نیشانەکانی بناسرێتەوە و بۆچی خەڵکانێک تووشی شێرپەنجەی غودە دەبن. وەک هەمیشە دەزانن کە شێواز و ستایلی بەرنامەکەمان بەم جۆرەیە لەگەڵ پزیشکە بەڕێزەکانە سەردانی لای هاوڵاتیانەکەین لە نزیکەوە لە بارودۆخی تەندروستیانە پرسینەوە و لە هەمان کاتە زانیاریە تەندروستیەکانیان پێبەخشین. با بچمە لای بەخێر هاتنێک یەکەم و دواتر دەست پێکەین دکتۆر یاسڵاو. زۆر سپاس سڵاو لە جەنابیشتان بەخێر بێن ڕێتان دوور بوو بەخێر بن لە بۆ هەولێر هیوادارم بەرنامەکە سوودیەبی لە بۆ هاو نیشتیمانیان. سپاس دەکەم دکتۆریان. باسی غودەی دەرەقیەکەین باسی شێرپەنجەی غوداکەین ئەمە زانیارەکان لە زاری خۆتەوە ببیستین خەڵک هۆشیاری هەیە بەرامبەر بەم حاڵەتیان بەرامبەر بەم نەخۆشیە خۆی بەگشتی هاو نیشتیمانیانمان هۆشیاری تەندروستی بەگشتی لاوازە دەتوانم بڵێم ئێمە هەمومان گرنگی بە هەموو بابەتەکانی ژیان دەدەین بەس لە بواری تەندروستی لەوانەیە هۆشیاری چتەوامان نەبیتن بۆیە هیوادارم ئەو بەرنامەیە هاو نیشتیمانیان تێبگەن کە ڕژێنی دەرەقی چییە و ئەو تەنگ و چەڵەمانەی لەو ڕژێنی دەرەقی دروست دەبن چین وەلایانی ڕژێنی دەرەقی و شێرپەنجە ئەوڕۆ کە زیاتر لەسەری دەدوێن هیوادارم هاو نیشتیمانیان سوودمەند بن. سپاس دەکەم دکتۆرەگە لەوە دەست پێ بکەین کێ تووشی ئەم نەخۆشیە بێ ئایا تەمەن کاریگەری هەیە یان نەخێر ئەمە ئەگەر باسی غودەی تەمەڵکەین سەرەتا دواترە چینە سەر غودەی هار و نیشانەکانی بەڵێ تەمەن کاریگەری لەسەر ئەمە دروست دەکات یان نەخێر هەر لە مناڵی و تووشمانە بێت نانە تەمەن دەوری هەیە باش خۆی ڕژێنی دەرەقی چییە بخۆی ڕژێنی دەرەقی یۆنانیەکانی یەکەم جارە و ئەندامەیان دۆزیەوە کە لە شێوەی پەپولەیە بە شێوەی قەڵغانەکە یعنی بەرگری ئۆرگانێکی بچووکە چەند گرامەکە ینی 15 لە بۆ 20 گرام دەبیت بەڵام زۆربەی زیندە چاڵاکیەکانی مرۆڤ پەیوەندە بە ڕژێنی دەرەقیەوە یعنی ئەگەر بێت ئەو ڕژێنە نەبیت دەتوانین بڵێن مرۆڤەکە لە سرکێت دەکوژێتەوە ناتوانێت کار و چاڵاکیەکانی خۆی جێبەجێ بکات ئەو چ بە زیاد دەردانی ڕژێنی دەرەقی و چ بە تەمبەڵبوون یاخود سستبوونی فەرمانی ڕژێنی دەرەقی بۆ نمونە وزە پەیداکردن خۆراک کە میتابۆلیزم دەبی وزە و ئۆکسسیجین پێویستە لە خانەیەکی مێشک هەتا دەگاتە ئێسقانی بنپێ لە هەمان کاتدا لە سەردەمی کۆرپەییدا لە بۆ گەشە خۆی دەرەقی دەڵێن بەڵام پەڕەقیە واتە باڵا ئەگەر ئەو ڕژێنە تەواو نەبیت لە کاتی کۆرپەییدا ئەو منداڵە لەوانەیە ناکامەڵ دەربچیتن لە هەمان کاتدا پەیوەندی بە کۆئەندامی هەرس هەیە ئەگەر ڕژێنەکە تەمبەڵ بیت ئەوە هەرچەندە خواردن کەم دەخوان نەخۆشەکە قەڵەو دەبی ئەگەر زیاد لە پێویست ئیش بکات نەخۆشەکە ئارزوی خواردنی زۆر دەوی بەڵام چێشی دادەبەزیت لەسەر لێدانی دڵ دەوری هەیە لەسەر کۆئەندامی هەناسە دەوری هەیە لەسەر ڕێکخستنی پلەی گەرمی ئێستا ئێمە بەو هاوینە لێرەین ئەگەر ڕژێنی دەرەقیمان بە جوانی ئیش نەکە ڕێکخستنی پلەی گەرمی لەش زۆر زەحمەتە ئەگەر غودە نەبیتن یعنی بەڕاستی گەرماش بۆ خۆی کاریگەری هەیە بەڵێ دەتوانم بڵێم ڕژێنی دەرەقی کۆنتترۆلی دەستی مرۆڤە ئەگەر ئەو کۆنتترۆلە بە تەواوی کار نەکات مرۆڤ لە زیندە چاڵاکیەکانی ڕۆژانەی دوا دەکەویتن ئەتوانین بڵێن ڕژێنی دەرەقی ئەندامێکی گرنگی جەستەمانە توانین پێناسەکەی بەڵێ یەکە لە ئەندامە هەرە گرنگەکان ناتوانین بەبێ غودەی دەرەقی بژین ئەگەر بەهۆی نەخۆشیەک تەمبەڵ بوو یان بەهۆی نەشتەرگیریەک لامان برد دەبیت جێگرەوەی لە بۆ دابنین حەبی تایرۆکسینە کە جێگرەوەی ئەو هۆرمۆنەیە کە خی گەورە دروستی کردیە یعنی دەتوان بڵم نیعمەتە کە خوا دایتیە مرۆڤ ئەو ڕژێنی دەرەقیە. دکتۆریان بەردەوامە بین.
سلااو لێ بەم کاتۆ باش چەندروستی چۆنە والله الحمد لله سپاس ئێمە بەرنامەی چارەناسی بەرنامەکەمان نوێیە دەمانەوێت لەگەڵ پزیشکە بەڕێزەکانە سەردانی لای هاوڵاتیان بکەین لە شوێنە گشتیەکان بۆ ئەوەی لە بارودۆخی تەندروستیان بپرسینەوە تەوەری بەرنامەی ئەم جارەمان باسی غودە ئەەکەین نەخۆشی غودە چییە کێشا ڕێزایی هەیە ئایا نیشانەکانی چی و شێرپەنجەی غودە چییە منەمێ پرسیارێک لە بەڕێزت بکەم هیچ کەسێک هەیە لە خێزانەکەتانە بۆ نمونە تووشی غودە بوو بێت تووشی نەخۆشیەکە بوو بێ بەڵێ وڵای تقریبا لە جێژنەی قوربانەوە داکەم گرێشی لێرێ هاتبوو نەمان دەزانی چە بەڕاستی سەردانی دووسێ دکتۆرمان کرد لە سلێمەش سەردانی دکتۆرمان کردووە لە هەولێر سەردانمان کردووە ئێستا تقریبا ینی فاستەکانمان کردووە کویەکە دەرە پێویستی بە عملیاتە پێیان وتون چیەتی وڵا وتیان گرێ هەیە لەسەر غودەکان ینی گرێ هەیە لەسەر غودەکان دکتۆریان پێیان وتووە لەسەر غودەکان گرێت هەیە ئەمە لە ڕووی زانستیەوە گەر بۆ ماشی بکەیتەوە ئەمە تەسەورەکەی غودەی دەرەقی بەیان چوزانم نەخۆشی غودەی بە شێوازە کەیکە باسمان کرد هەندێک نەخۆشیین هەیەمە پێشوەختە پێشەوەی بینێرین لە بۆ پشکنین بەڵێ خۆمان پشکنینی سەریری لە بۆ دەکەین ئەگەر گرەیەکە لەگەڵ خواردنەوەی قودانی خواردن هەڵسان و دابەزینی کرد ئەوە پێدەچی کە گرەیەکە لەسەر ڕژێنی دەرەقی بیتن لەو حالەتە شکر لە بۆ خۆی سەدان هەفتا لە بۆ هەشتایان مەترسی لەسەر نییە گرەیەکە مەترسی لەسەر نانە ئەگەر پیس بیت چوار نەوعی هەیە سێ نەوعیان شکر لە بۆ خۆی چارەسەریان زۆر ئاسانە دەتوانین بڵین ١٩٩ باش دەبن لەو حالەتە کەمە هەستمان کرد گرەیەکەی هەیە تەمەەن زۆر دەور دەبینیتن ئەگەر تەمەنی لە دوای هەفتا ساڵ بی و پشکنینمان لۆ کرد ڕژێنەکەی بە تەواوی ئیشی دەکرد نەژەهراوی بوونە تەمبەڵ دەنێرین بۆ سۆنار سۆنەر پێمان دەڵێت ئایا پێکهاتەی ئەو گرەیە چییە ئەگەر پێکهاتەکەی لە شێرپەنجە نزیک بێت بۆ نمونە پێکهاتەکە ڕق بیت کاڵسیفاید بوو بی ینی خانەی سپیسپی لێ دەرکەوت بیت لە کاتی جوڵانیدا بەسترابیتەوە بە ماسوولکەکان نەجوڵێت لەو حالەتە پێویست دەکا بینێرینە خوزعی زەرعی لەژێر سۆنار بە دەرزیەکی گچکە خوزعی لێ وەردەگرین دەنێرینە زەڕ نمونەیەکی لێ وەردەگرین لۆ چکەوە پلانمان لە بۆ دادەنێت ئایا مەغودەکە بە تەواوی هەڵبگرین ئەگەر پێویستی کرد یان لایەکی هەڵبگرین چکە بە حقیقەت ئەگەر لایەکمان هەڵگرت لایەک ماوە لەوانەیە پێویست نەکە هەتایە حەبک بخوا کە پێی دەڵێن تایرۆکسین لە کۆڵەوە بەڵایە دەبیتەوە بەڵام ئەگەر زەرعەکە شێرپەنجە بوو پێویستەکە هەموو غودەکە هەڵبژیرێتن ئەمەی ئەم بەڕێزە باسیەکە ئەوەی ئەو بەڕێزە باسی دەکاتن لە سلێمانی زەرعمان بۆ کرد زەرعەکەی الحەمدولله خایان دەرچوو زەرعەکە خایان دەرچوو سۆنەرشمان لێن دەربۆ کرد لە سلێمانی هاتینەوە لە هەولێرش سۆنەرمان کرد لە سۆنەرێت تقریبان لەگەی سلێمانی متابق بوو دکتۆر گوتی دەپێویستی بە عەمەلیاتە لە حالەتە ئەزانی کەینەیە غودەی دەرەقی پێویستی بە نەشتەرگەری دەبیت ئەگەر ئێمە خوزعەمان کردو سەرەتانی هەبوو دەبێ غودەکە هەموو هەڵبژیرێ زۆر جارژوچیەوەی کاکە باس دەکات زەرعەکەی خاوێن بووە بەڵام تیشتی سۆنەرەکە شوب هەمان دەداتێت کە شێرپەنجە بیت باشتر وایە هەڵی گرین چونکە هەندێک جار خوزعە فاین نیدڵ ئەسپایرێشن غەڵەتی هەیە لەوانەیە شێرپەنجەبی بەڵام نەمانداتێت چکە تو کە دەچی خانەیەک وەردەگری لە تەنیشتی خانەکە لەوانەیە شێرپەنجە هەبیتن لێ باشتر وایە هەڵی گرین و بێنێرنە زەرع لۆی بزانین شێرپەنجەیاننا ئەوە لە حالەتێک لە حالەتە چێدی دەبینی غودەکە زۆر گەورە دەبیتن پەڵەپەستۆ دەکاتی سەربۆڕی هەناسە لەو کاتیش پێویست دەکا عملیات بکرێتن لە حالەتە چێدی دەبینی نەخۆشی ژەهراوی بوونی هەیە عیلاجیان دایتێ ساڵێک ساڵ و نیوەک دوای 50% لەوانەیە بگەڕێتەوە کە گەڕاوە یان بە تیشتی رادیۆ ئایۆدین عیلاج دەکرێت بە جوێرەی تەمەنەکە دەگۆڕێت یانیش پێویست دەکات نەشتەرگەری لێ بکەین و هەڵی بگرین زۆر جاریش وایە لە عیلەیان گری شێرپەنجە هەیە نەخۆشەکە دێ گرێەکەی خاوێنە چ بە تیشک بە سۆنەر و چ بە خوزعاش ئەمەی ئەم خاوێنە بەڵێ بەڵام دەڵێت دەترسێت دەڵێت دکتۆر دەمێ غودەکە هەڵگرم لەو حالەتەش دەتوانین غودەکە هەڵبگرین دایکت ترساوە بەخوا تۆزە قەڵق بوو بیداەتی بەس لەگە دکتۆرەکان کە قسان کرد گوتیان خاوێنە و ینی کە عملیات شکی مەشاکل لۆ دروست نابێت تۆ بەس عەبێکە خۆی تو ڕۆژانە مستەقر دەبی ینی ژیان مستەقر دەبی ئەمە لەبەر ئەوە تۆزە ینی لە بە گرێەکەت ترسمان هەیە بەڕاستی
لە مستقبل لێمان پیس بیتن ئەوین ئەس زووتر دەیکەین دکتۆر دەرە زووتر بیکەی باشتر لەوەی کە مەسەن بمینێتەوە ئەگەر سۆنەرەکە شوبهەمان بداتێ بەڵێ بەتەکیت باشترە چکە گەل لە سەرەتای شێرپەنجەکە هەڵی گری نەخۆشەکە تووشی هیچ شتێک نابی لەوانەیە ئەگەر زەرعەکەی دەرچوو گرەیەکە شێرپەنجەیەکەی زۆر بچوو و پێویست بە ڕادیۆ ئایدینیش نەکە لە دواتر بەتەواوی چادەبیتەوە دایکە هیچ جۆرە نەخۆشێکی دیکەی هەیە خۆی شەکرەی هەیە شەکرە و زەختی هەیە دکتۆر ئەمە کاریگەری لەسەر دروستەکە بوون منەگەر نەخۆشێکی دیکەمان هەبێ غوت دەشمان خۆی تەمەن و نەخۆشیە درێژخانەکان کە دەبن کاریگەری لەسەر بەنجی نەخۆشەکە دەبیتن لەسەر ماکەکانی نەشتەرگەری ئەگەر نا پەیوەندی بە گری شێرپەنجەکەەوە نییە هیچ مەترسێکی نییە ئینشاءڵڵا نابێتن لەبەرەوەی کۆنتترۆل دەکرێتن ئەمە یەک پرسیاریتر لێ بکەم ئەم زانیاریانەتان لە پزیشکەکە بە تەواوەتی وەرگرتووە یان هەمیشە پێویستان بەوەیە کە زیاتر ڕێنمایی زیاتر وەربگرن بەخۆیمان لەگە پزیشکان پسما پێکردونەوە ڕێنمایمە لێوەگرتنەوە بەس زیاترمان بدەنە باشترە سوای مەستا نوێ بۆ ئێمە یەکەم کەسە لە عیلەکەمانە کە تووشی ئەو نەخۆشە دەبی هەمووتانی قەلق کرد بەڕاستی چکە منە چەند سلێمانیم کردەوە لەر چەند دکتۆری کەم کردەوە بەڕاستی ئەوجا تەمای خۆی ئینشاءڵڵا تەمەن عەمەلیاتەکەی بکەین هەیە کاریگەری لەسەر تەواوی خێزانەکان بەجێ ئەهێڵێ تا چەند گرنگە ئەم هۆشیاریە بڵاو بێت وەکو جەنابەت تازە باسی هۆشیاری تەندروستیمان کرد لە وڵاتان تیمەکی تۆکمە هەیە بۆ چارەسەرکردنی شێرپەنجە پێکاتوە لە دکتۆری نەشتەرگەر دکتۆری شێرپەنجە کارمەندێکی تەندروستی نێرس کە ڕێنمایی بدا دکتۆرێکی سایکۆلۆژی ئەوانەی کە دەرونی بەیەکەوە ڕێنمایی بکەن شەرت نییە ئەوەی شێرپەنجەی هەبوو ژیان خلاص بیت نەخۆشم هەیە شێرپەنجە بووە لەگەڵ شێرپەنجەکەی ورەی هەستایە و ژیان لە نوێەوە دەستی پێکردیتەوە چارەسەر هەیە ئێستا وەکو پێشان نییە چارەسەری شێرپەنجە ئێستا زۆربەی چارەسەرەکان هەن لە دنیا هەیە لێرە زۆربەیان هەن ئەگەر پاڵە پستۆ دارایی نەبی لەسەر نەخۆشەکە چارەسەر ئاسانە ئەم شتانی کە ئەم پزیشکە بەڕێزەوتی ئەتوانی بیگەینیتەوە لای خێزانەکەت مەتاکید بەتاکید هەستەکەی دڵ ئارامێکی زیاترت هەیە بەتاکید زۆر ئارەوەڵا زۆر شتێکی چاک بوو بەڕاستی تۆکو هاوڵاتێک داواکاری ئێوە چێ لە پزیشکە بەڕێزەکان بۆ نمونە ئەچیتە لای دکتۆرە کە تۆ پێویستت بەوەیە بزانی بە دیاریکراوی کێشەکە چییە بۆ چی کاتەوە بۆ ڕووکاتستا هەندێک لە هاوڵاتیان گلەی ئەوە ئەکەن ئەڵێن کە ئەچینەڵێ زەختەکە زۆر باشە بۆ نمونە ئیتر پێم ناڵێ ئەمە بۆ نمونە ئەمە ژمارەکەی ئەوەنە بۆ ئەوەنەیە هەر پێتەڵێ زۆر باشە ئێوە داواکاریتان چییە زیاتر لە پزیشک والله ئەو مۆزوعی بەڕاستی زۆر مهمە مەسەن پزیشکان ینی پێت برێن مەسەن نسبەی نەزاعی مەسەن عملیاتت ئەوەندەیە یان زەختت ئەوەندەیە چکەل بۆی نەخۆشەکە خۆی ینی ڕابێت لەسەر ئەوەی کە مەسەن ژانی خۆی بەردەوام کە نەک بترسێتم قەلق بیتم برێ پزیشک پێ نەگوتیمە دووبارە خۆم بەسەرماتۆ بەڕاستی زۆر زار بەسەرماتۆ مەسەن شتێک لە بیرم چوە پێ برێم بخۆم میسمە بپرسم بەس لە بیرم چوە دکتۆرەکەش پێی نەوتم ناچار زارشکە گەڕایمەوە لای هەن پرسیت مۆلی زۆر گرنگە زۆر شاری زۆر زۆر ئەو مەسەراتوە خۆی دەربارەی ئەو مەترسیانەی دوای نەشتەرگەری باسی دەکات لە نەشتەرگەریەک لە بۆ نەشتەرگەریە چیتر جیایە بۆ منە غودەی دەرەقی کە باسمان کرد ڕۆ ئۆرگانێکی بچووکەوە لە شێوەی پەپولەیە دەکەویتە بەشی پێشەوەی بۆڕی هەوا لەسەر دەنگەشەیەکان خی گەورە دروستی کردیە لەوێن دەر دوو دەماری زۆر گرنگن کە هەم لە بۆ تۆنی سەوت هەم لە بۆ گۆڕینی دەنگ لەوێ نزیکن دەبێت دکتۆرەکە شارەزایەت تەواوی هەبیت لەو شتا چونکە بە ڕێژەیە کە ئەو توێژینەوەی لە جیهاندا کراینە دەتوانم بڵێم لە 1 هەتا 20 لە ساڵ لەوانەیە ئەو دەنگەژەیە لێ بدرێت یان لە پشت ڕژەی دەرەقی چار غودەی بچووک هەن مادەی کالسیتۆنین دەردەدەن مادەی کالیسیۆم ئەو پارافایرۆید هۆرمۆن کە کالیسیۆم بەڵێ کالیسیۆم ڕێژەی کالیسیۆم لە جێستا ڕێژەیەکی دیاریکراوە لە بینی 8.2 هەتا 2.6 ئەگەر لی بدەین ئەوجا ئایا خوێنی کەم بۆ دەڕوە لەوانەیە هەتا ماوەیەک پێویستی بە حەبی کالیسیۆم هەبیت چکە لی دەدەی لەوانەیە خوێنی بۆ نەچیت لۆیە دکتۆرەکەی کە ئەو نەشتەرگەریە دەکات دەبێت شارەزایەکی باشی هەبیتن تقریبا دەتوانم بڵێم کۆنتترۆلی ئاسانە بەڵام نسبەت شەیە ئەم بە نەخۆشەکانم دەڵێن لەوانەیە دەنجی بۆ ماوەیەک سست بیت یان
پێویستی بە حەبی کالیسیۆم مەبی لە بۆ ماوەی 2 هەفتە تا 6 هەفتە ئەمە شتێکی ئەمە ئاساییە شتێکە ئاساییە و لەوانەیە نسبەتی زۆر کەمیش بەڵێ. حتا پێویستی بە حەبی کالیسیۆم مەبی. زۆر باشە هیچ پرسیارێکی دیکەت هەیە لە پزیشکە کاگەر بتەوێ زیاتر زانیاریەکان وەربگریت؟ باش نەشتەرگەری زۆر مهمە، ینی ڕێنمای تەواو بە نەخۆش بدرێتن بە کەس کاری نەخۆش بدرێت بۆ ئەوەی بە بەردەوام ئاگیان لێ بیتن مەسان تووشی معافزاواتی زیاتر نەبیتن لە پاشە ڕۆژ مەسەلەن ئەو شتان ئەگەر ئەوە بکرێت زۆر باشە دەبیتن. دکتۆر حاڵەتەکەی دایکی ئەو بۆنمونە گریمان نەشتەرگەریەکەی بۆ ئەکرێت ئایا تا کەینان بخوا و چ جۆرە خواردنێک بخوا بۆ ئەوەی کێشەی بۆ دروست نەکات؟ خۆی پێش نەشتەرگەری ئەمە بە نەخۆش دەڵێن 6 کاتژمێر هیچ نەخواتن وەری گەدەی بەتاڵ بیت بۆی دوای نەشتەرگەری تەسیراتی بەنجەکە تووشی ڕشانەوە و هەڵێن هاتنەوەی نەکاتن. دواتر لەبەروەی ئەوە پەیوەندی بە بۆڕی خواردنەوە نییە، هەر 4 کاتژمێر هەتا 6 کاتژمێرێک پێی دەڵێن هیچ نەخوا. دواتر نەسیحەتی دەکەین شتی شل بخوات و زۆر سارد نەبیت، تیژ و بەهاراتی پێوە نەبیت، چونکە هەندێک جار گرژبوونی ماسوولکەکانی بۆڕی هەناسە لەوانەیە نەخۆشەکە بترسێت. ڕێنماییان دەکەین ئەوە نەبیتن، ئەوی تر ژیانی ئاسایی خۆی بەسەر دەبات. هیوادارم دایکە تەندروستی زۆر باش بێت و قەلق نەبن بۆ سترێسی بەردەوام بلەنگەش لەو بەرنامە باشانە. زۆر سپاس دەکەم ئازێتمانای تەندروست باش بن. خۆشەویستان لەناو سنتەری هەولێرین لەناو بازارەکەیان بێگومان خۆتان نەزانین ئێرە یەکێکە لەو جێگانەی کە زۆر قەڵەباڵغا هاوڵاتی حەز ئەکات کە کاتێک بە تایبەتیە بینن پزیشکمان لەگەڵایە زۆر حەزەکەن پرسیاری لێ بکەن جا ئەم هاوڵاتیەمان بینی حەزەکەم پرسیارەکانی لێ بکەم و خۆشی پرسیارەکان ئاراستەی دکتۆرەکەمان کە سڵاو لێ بکاکە. سڵاو لە تۆش چۆنی تەندروستی؟ سپاس دەکەم بژی بەرنامەی چارەناسە ئەمانەوێت هاوڵاتی خۆی هەر پرسیارێکی هەبێ ڕاستەخۆ لێ بکە. بەرنامەکەی ئەم جارەمان و تەوەری بەرنامەکەمان باس لەواکات غودەی دەرەقی ئەو کێشانەی کە لە غودەیە هەیە جا ئەگەر هەر پرسیارەکەت هەیە فەرموویکە. سەرەتا بەخێر بێن لە سلێمانیەوە تا هەولێر سپاسان دەکەم. وەڵام من خۆمەوە 2 سال 3 ساڵە کێشەشی دەماری ئەو دەماری ڕئیسیم هەیە دەماری ڕئیسی مێرکوانەی وەکو بڵێ کە کاتی ئەستور دەبیتن وەکو بڵێ سوتاوە ڕێک مێشکم لە گەرشان دەکە لەگەر دڵم زۆر دێشتنە خەوم نیە لەبەری زۆر چاکە. بەڵێ خۆیەوەی باسی دەکەی جەنابەت پێویستە بە هەندێک پشکنین هەیە با بڵێن سۆنەرەک و 3-4 فەحسی خوێنە بەڵێ و دوایش فەحست دەکەم سێشەمەی داهاتوو وەرە نەخۆشخانەی هەولێری فێرکاری بەسەر چاو ئەمن ئەوەی پێویست بی لۆی تەشخیصی نەخۆشیەکەت بکەم و بڵێم چییە جواب دەدەم ئینشاءالله. ئەم پرسیارە لە یەکەم ماوەی چەندێکە کاتێک؟ وەڵام ماوەی 2 ساڵە ئەوام 2 ساڵ ئەمە با من ڕاستگویانەکەم قسە بکەم 2 ساڵ تۆ مرۆڤێک ئاوا بێ خۆت ئیهمالکەی ئەمە ئیهمالبوونی ناو نییە؟ خۆی وەچی بە جەنابتم گوت هاو نیشتیمانیانی ئێمە بە خۆشمان و بە خودی دکتۆرەکانیشەوە زۆر جار گرنگی بە تەندروستی خۆمان نادەین هەتا حاڵەتێک دروست دەبی کە پێویستی بە چارەسەری تەواو هەیە ئەوەش غەڵەتە. هەر کاتێک هاو نیشتیمانیان لە قۆناغی سەرەتایی دەستنیشانی نەخۆشیەکەیان کرا هەر نەخۆشیێک بێت چارەسەری زۆر ئاسانترە و لەوەی کە بگاتە قۆناغی کۆتایی. بۆیە دەڵێ خۆپاراستن لە چارەسەر باشترە. ئەگەر تو هەموو 6 مانگ جارێک ساڵی جارێک بە تایبەتی کە تەمەنت گەیشتە دوای 50 ساڵ بەتصەوری من زۆر باشترە لەوەی لە قۆناغی سەرەتایی دەستنیشانی نەخۆشیەکەی بکرێت. ئەو کاتێمانە بۆچی ئەچێت گومان لەبەروەیە من باسم کرد ئەگەر ئەمە بە پشکنینی دەست یان بە چاوی خۆمان یان نەخۆش هەست بەگرەیەک یان مشکلەیەکی ملی بکات باشە بەسەر چاو 3 لە بۆ 7% دەتوانین تەشخیصکەین 3 لە بۆ 7%. ئەوی دی جیازی سۆنەرمان هەیە کە زۆر گران نییە و ئاسانە لە هەموو شوێنێک هەیە هیچ قاڵەپستۆیەکی داراییش نەخەتە سەر هاو نیشتیمانیەکەمان لە نەخۆشخانە حکومیەکان هەیە دەیهێنین سۆنەرەکی لە بۆ دەکەین لەگەڵ ویش دۆپلەر هەیە چکە و باسی بۆڕی خوێن دەکات دۆپلەرەکە پێمان دەڵێ ئایا بۆڕێکانی خوێن چکە خوێن هێنەر و خوێنبەر هەیە لە بۆ مێشک دەڕوات سیر دەکەین ئایا دەوروبەری غودەکەی غودە لەمپیاوەکانی مل چی هەیە هەمووان پێ دەڵێت لەگەڵ پشکنینەکانی خوێنیش
بەدیار دەکەوێت ئایا نەخۆشی غودەی هەیە ئایا هەوکردنی بۆڕیەکانی هەوای هەیە بە پشکنین دەردەکەویت لۆیە وەکو جەنابەت دەڵێ 2 ساڵە هیچ پێوە دیار نییە نیشانەی نییە زۆر جار تەنها بە پشکنین دەردەکەویتن لۆیە وا باشە دوای 40 ساڵ یان دوای 35 ساڵ بەتایبەتی بۆ ئافرەتان پێویستەکە پشکنینی غودەی دەرەقی خۆیان بکەن چ بە پشکنینی خوێن چ بە پشکنینی سۆنار بۆی لە قۆناغی سەرەتایی نەخۆشەکەیان دەستنیشان بکرێت هیچ کەسێک هەیە لە خێزانەکەتانە هەمان حاڵەتی توی هەبێ نەخێر بەس خۆم هەما بەس خۆت ئەوە ببوورە فاحسی ئەوەم کرد غودەی باشە گوتی یەک دانەی زعیفە یەک دانی زعیفە دکتۆر مەبەستی چی غودەکە دانێشی زعیفە ئەو جەبرا سۆنەرەکەم لۆ بینە ئەمیش سۆنەری نوێر لە بۆ دەکەم مقارنەی هەردووچیان دەکەم ئەوەی پێویست بوو لە بە جەنابەت دەکەم بەس ئێستا لێرانە بەس ڕێنماییەکان دەتوانم پێ دەڵێم چ بکەین ئینشاڵڵە کە هاتیە نەخۆشخانەی بەسەرچاو سەردانە دەکەین تا دکتۆرگیان باسی ئەوەی کرد زعیفە ئەم وشەیە تا چەند زانستی خۆی ئەگەر نەخۆشک بابینە سەر غودەی پڕکار چکە وشەی زعیفیت باس کرد دەبینی نەخۆش هەیە دەڵێ دکتۆر لە ماوەیەکی کورد 6-7 کیلۆمدانایە بێەوەی ڕجیم بکەم چەند خواردن دەخۆم ئارەزوی خواردنم زۆرە بەڵام چێشم دادەبەزیت دەڵێت دکتۆر سکچوونم هەیە زوو دەچمە توالێت و خۆم بەتاڵ دەکەم دکتۆر ترپەی دڵم زۆر ناڕێکە لە 100 زیاترە دەڵێ دکتۆر ناو لەپی دەستم عرەقەی دەکا زۆر ڕقم لە گەرمایە ئەو نیشانانە دەبینی ئەگەر تەماشای چاوی بکەی هەندێک جار نەخۆشەکە چاوی دەرپەڕیا دەبینی دەڵێ زوو ماندوو دەبم ئەوانە هەمووی نیشانەکانی بە غودەی پڕکار دەچیت کاتێک کە ڕژێنی دەرەقی هۆرمۆنی T3 و T4 دەدات زیاد لە پێویست دەردەدات وای لێ دێت نەخۆشەکە زۆر بەجوڵە دەبی عەسەبی دەبیت لەو حالەتە پێویست دەکات نەخۆش پشکنینی غودەی دەرەقی بکە کە زۆر ئاسانە TSH free T4 پێمان دەڵێ غودەکە ژێراویە یان نیش تەبیعیە زۆر باشە دکتۆر با من یەک پرسیاری تری لێ بکەم ئەو نیشانانەی دکتۆر باسی کرد کامیانەتیان هەمووی لە منە هەموو نیشانەکانی کە تۆ باسی دەکەی هەمووی بخوا دوای پشکنینەکان چارەسەر زۆر ئاسانە بەڵام دەبی گوێڕایەڵمان بی کە پێمان گوتی ئەو حەبە بەو شێوەیە دەخورێت دەبێت لەگەڵمان بڕۆی چکە هۆرمۆنی غودەی دەرەقی زۆر ناسکە غودا وەکو گوتم خوای گەورە نیعمەتێکی زۆر جوانی بەمە بەخشیە دەبی ئاگەمان لەو نیعمەتەی بی ئینشاڵڵا گەر هاتی ڕێنماییەکان جێبەجێ دەکەین ئەگەر هاتیە کلینیک کەشم هەر بەرامبەر بێ بەرامبەر عیلاج دەکەم سوپاسی بەرنامەکەشتان دەکەم بەڕاستی زۆرتان خۆشەویستان ئەم کەیسەمان تایبەت بوو پزیشکەکەمان بە سوپاسەوە بەبێ بەرامبەر تای پشکنینەکانی گرتە ئەستۆ هیوادارم نمونەیان هەر زۆر بێ و ماندوو نەبن ئەم هاوڵاتیە لە دوای ئەم بەرنامەیە دەچێتەوە لای دکتۆر خۆی و پشکنینی بۆ دەکرێت و هەموو ئەو شتانی کە پێویستی بێت بێ بەرامبەر بۆ یەکە من سپاسی دکتۆرەکەم سپاس بۆ ئێوەش سپاس بۆ دکتۆریش ئینشاڵڵا سەرکەوتوو بوون لە سلێمانی تا ئێرە بەخێر بێن سەر چاومان لە خزمەتتان دەکەم خۆشەویستان هەر بەردەوام ببین هەرچەنە باەکی زۆری هەیە دکتۆر باەکەی زۆرە و گەرمایە بڕۆ کاکزگاری شتەکان پێ دەڵێت تا دەستەکان خۆش بێ هەر بەردەوام ببین لەگەڵ دکتۆرا و ئەچینەوە گفتوگۆیەکی دیکە سلااو لێ بکات زۆر سپاس بەخێر بێن تەندروستی و چۆنە سپاس دەکەم زۆر مەمنون یخوا باش بی من پرسیارێکم هەیە پێش ئەوەی پرسیارەکەم بکەم با من ئەم بەرنامەی خۆمان شیکەمەوە لەوانەیە بەرنمەیەکی نوێ بە بۆ ناو هاوڵاتیان و تەنانەت بۆ پزیشکە بەڕێزەکانیش ئەم بەرنمەیە لەگە پزیشکەکانە دێنە لای هاوڵاتیان زانیاری تەندروستیان پێ ئەگەێنین هۆشیارەیەکی گشتی بڵاوەکەینەوە بابەتی ئەم جارەمان لەگەڵ دکتۆر دڵشاد چۆمانیایە کە باس لە غودەی دەرەقی ئەەکەین واتە کێشەکانی با بڵێن بە زمانێکی سادە قوڕک بەگشتی غودەی دەرەقی غودەی تەمبەڵ غودەی هارچیە اینجا ئەگە هەر پرسیارەکەت هەیە فەرمووی زۆر سپاسان دەکەم پرسیارەکەم ئەوەیە نیشانەکانی غودەی دەرەقی چییە و هۆکاری دروستبوونی چیە و عیلاجی چیە
بەڵێ دکتۆر ئەمە سێ پرسیاری بەسەر یەکە و فەرمووەڵا زۆر چاکە خۆی دەمەوێت هاونیشتیمانیانیمە بزانن غودەی دەرەقی نەخۆشی نییە غودەی دەرەقی یان پەری زادە یان غودەی تەرەقی لە ڕۆژهەڵات پێی دەڵێن تایرۆید بە ئینگلیزی پێی دەڵێن گرنگەوەی لە هەولێر بە غودەی دەرەقی مەشهورە ئەوە ئۆرگانەکە نەخۆشی نییە بەڵام ئەگەر هەمومان بە ئاسایی ئەو غودەیەمان هەیە ئینسان ناتوانانی بەبێ غودەی دەرەقی بژیت بەڵام تووشی نەخۆشی دەبی کاکە باسی کرد غودەی ژەهراوی غودەی ژەهراوی یان زیاد چاڵاک غودە دوو هۆرمۆنی دەردەدات T3 و T4 کە مەسئولە لە هەموو زیندە چاڵاکیەکان و مادەیەکیش دەردەدات کالسیتۆنین لۆ ڕێکخستنی کالیسیۆمیە تووشی زیاد ئەگە لە زیاد پێویست زیاد بوو کە پێی دەڵێن پر چاڵاک یان ژەهراوی یان لەناو خۆمان بە غودەی سام مەشهورە زۆرجار نیشانەکانی باسمان کرد بەڵام هۆکارەکانی دەتوانم بڵێم کووە هۆکارەکانی جاروەیە با بڵێن بەرگری لەش دژی خانەکانی غودەی دەرەقی دژەتەن دروست دەکەن خانە شانەیەکانی غودەی دەرەقی تێک دەشێنن هۆرمۆنەکە زیاد دەردەدرێت یعنی لە باتی بە تەبیعی دەرچیت زیاد لە پێویست دەردەدات ئەوە یەک دوو لەوانەیە گرەیەک یان چەند گرەیەک هەیە لە ناو گرەیەکان یەک لە گرەیەکان ژەهراویە زیاد لە چاڵاک T3 و T4 دەردەدات ئەویش دەبیتە هۆی ژەهراوی بوون یانیش جاروەیە نەخۆشەکە لەسەر حەبی غودەی تەمبەڵە تایرۆکسین زیاد لە پێویست وەردەگریت T3 و T4ەکەی زۆر بەرز دەبیتەوە TSHەکەی زۆر دادەبەزیت ئەویش نیشانەکانی غودەی ژەهراوی لێ دروست دەبیتن نیشانەکان بە کورتی ئەگەر بێمەوە سەری نیشانەکانی غودەی تەمبەڵ غودەی تەمبەڵ بە پێچەوانەی ویە لە کار دەکەویت ئەگەر غودە لە کار کەوت نەیتوانی ڕژێنی T3 و T4 دەربدات پێویست بە چارەسەر دەکات چونکە ئینسان ناتوانانی بەبێ غودەی دەرەقی بژیت دەبی حەبی تایرۆکسین وەربگریانیش دەبینی نەشتەرگەری بە هەر هۆکارێک بیت نەشتەرگەری بۆ دەکەین و غودەکە فرەت دەین دەبی جێگرەوەی هەبیت نیشانەکانی غودەی تەمبەڵ چیە نەخۆشەکە دەڵێ دکتۆر زۆر بێتاقەتم سبەینان هەڵدەستم هەر تاقەتم نییە بڕۆم لە جێ خۆم هەستم چێشم زۆر هەستایە قەڵەو بوویمە خواردنم نییە هەست زۆر ڕقم لەسەر مای دەبیتەوە باشە خەوم تێک چووە ئەگەر ئافرەت بی دەڵێ سوڕی مانگانەم تێک چووە زۆر لە دڵە ڕاوچێدام زۆر یعنی لە ژیانی خۆم بێزارم کاتە لە خانمان و پیاوانە نیشانەکان جیاوازن بەڵێ لەبەرەوەی سوڕی مانگانەیە ئەگەر نا نیشانەکان زۆربیان لێک دەچن بەڵام لە خانمان ئەگەر پیاوەک توشبی هەشت ئافرەت توش دەبن غودەی تەمبەڵ بە تایبەتی دوای 50 ساڵی بەڵێ دکتۆر لە منداڵە ئەم حاڵەتە هەیە بەڵێ هەیە بە تایبەتی ئەگەر ئافرەتەکە لە کاتی دوورجیانیدا نەیزانی بوو تەنگ و چەڵەمەی غودەی دەرەقی هەیە ئەویش بە جۆرەی فەحسەکە کە لەدایک دەبیت تەسەوڕ دەکەی مشکلەی غودەی دەرەقی هەبیت دەپی تەماشا دەکرێت ئەگەر غودەی تەمبەڵ بیت حەب شڕوب دەرزی هەیە وەگەر ژێراویش بی بە هەمان شێوە چارەسەر هەیە بەڵام متابعی وردی دەوێت چونکە کۆرپە هەتا 3 ساڵ کۆندامی دەماری کامل نابیت پێویستە دایک و بابان زۆر ئاگادار بن لەو تەمەنە لۆەوەی هەتا گەشەکەی تاوا دەبیت مشکلەی غودەی نەبیتن دایک و باوک هەبووە کەیسمان هەبوو بە ئاگادار نەبوو بێت و لەگەڵ مناڵەکە ئەم غودەیە گەورە بوو بێت بەڵێ هەمانە منداڵمان هەیە تا ئێستاش حەبی غودەی تەمبەڵ وەردەگریت بیدایەت ڕێژێکی زۆر بوو ئێستا لە با بڵێن لەوانەیە بە 25 مایکرۆگرام کۆنتترۆل بووە بەڵام کە لێ ڕادەگریت تەمبەڵ دەبیتەوە چکە لۆ تەئسیری منداڵەکەی بووە و منداڵی شەیە بە ناکامەڵی لەدایک بووە نمونە هەیە بەڵێ خۆشەویستان بگومان هەر بەردەوامین لەگەڵ هاوڵاتیانە لێرە گفتوگۆ لەگەڵ هاوڵاتیانەکەین ئەم هاوڵاتیە بەڕێزە شەمێت هەندێک پرسیاری لێ بکەم بزانم ئایا ئەوان هیچ
زانیاریشان هەیە لەسەر غودەی دەرەقی ئێوە گەر زانیاریان نییە بە پزیشکە بەڕێزەکەمان کۆمەڵێک زانیاریان باتێ بۆ تەندروستی خۆیان سڵاو لێ بە مامەگە سپاس دەکەم مەمنون تەندروستی و چۆنە الحەمدولله زۆر باش دکتۆر دەسەڵ چۆمانیم لەگەڵا بەڵێ پزیشک و پسپۆرە لە بواری نەشتەرگەری گشتی و ئەهلا وەسهلا سەرچاوان فەرموو بابەتی ئەم جارەمان لەسەر غودەیە بەڵێ خودەی تەمەڵمان هەیە غودەی هارمانەیە کە بەمە لەنا هاوڵاتیانە باوە پزیشکەکەش بۆی ڕوونکردینەوەێ بەڵام ئەمێت بزانام هیچ زانیارێکت هەیە لەسەرم بابەت والله بنسبة غدة درقية من أجر بس جملة غدة الجهراوي هو غدة يبيتك هي بس هي عندك أفراد دبني دوجان دبن مثلا تسيب كان كابتن رزقار من لو أوي ونيا لو غدة يعني تسرين ما يجي دكتوري هي بزاني ويا أنا دەست خۆش مامەجان لە بۆ پرسیارەکەت بله بەڕاستی غودەی دەرەقی بە تایبەتی لە سەردەمی کۆرپەییدا کە منداڵ دەچسە ناو منداڵدان دەبی خۆی ڕێک خادلۆی ئەو منداڵە ببیت پێویستە غودەکەی ڕێک و پێک بیت لۆ ئێمە ڕێنمایی ئەو ئەفرەتان دەکەین کە دەیانەوێت دووجیان بن پشکنینی غودەی دەرەق خۆیان بکەن ئایا غودەی زیاد لە پێویست هەیتیان پەرچالاک یان غودەیان تەمبەڵە یان گرێک هەیە چکە ئەگەر پلانماندانە لۆی حملی هەبیت زانیمان هیچ نەخۆشیێکی نییە کۆرپەکە بە ئاسانی دروست دەبی و دەتوانیت ئافرەتەکە دووجیان بێ و لە هەمان کاتدا کۆرپەچی ساغی هەبی دکتۆر باسی ئەمەمان کرد دوایەکی نەسەر بابەتەکە بەقوڵتر هیچ خانمێک هەیە کاتی حملی بێت ئەم پشکنینە بکە با من ئەم پرسیارە لە مامەیە بکەم خێزانت هەیە؟ بله خێزانەکەت هیچ کاتێک ئەمەی کردووە پێشەوەی بۆ نمونە دووگیان بەیان لە کاتی دووگیانەکەیە؟ والله ئەمن بەنسبەت کە لە دەرەوەی وڵاتم مەسەلەن بووە لەوێن دەرێ سیستەمەکەی ڕەنگە دکتۆر بزانیتن یعنی کە ژن حامیلە بوو هەر سەرە مانگە یان دوو مانگ جارێک فحسی بۆ دەکەن ئەوجە فحسی عامی بۆ دەکەن کامل یعنی هەرچە هەبیتن لە بۆی دەکەن ئەوجە لەوێن دەرێ بە دیار دەکەویت چت هەیە چ نییە هەنجینە چت هەبیتن عیلاجەکەت دەدەنێ خۆشبەختانە لە کنەمەش لە کوردستان ئێستا کافرەت دووجیان دەبی سەردانی پزیشکی پسپۆری خۆی دەکات بەڕۆتینی فەحسی غودەی لەبۆ دەکرێت ئێمە دەڵێن جاروەیە نەخۆش دێتن لە سەرەتای حملەکەیدایە بەڵام غودەکەی ڕێک نییە ڕێنماییان دەکەین 12 هەفتەی یەکەم زۆر بە جوانی هەموو مانگ بێن سەردانی دکتۆری خۆیان بکەن چونکە لەگەڵ تێپەڕبوونی با بڵێن هەفتەی یەکەم دووەم هەتا 12 کۆرپە لە تەواوی دروستبووندایە ئەگەر غودەکە بە هەبوو دەرمانیش ڕێک خراپبووەوە منداڵەکە کەمتر زەرری پێدەگاتن ئەگەر نا ئەگەر چ غودەکە تەمبەڵ بیت چ زیاد پێویست بیت لەوانەیە منداڵەکە لەبار بچیت لەوانەیە بە ناکامڵی لەدایک بیتن بۆیە بیرکۆڵ دەبیت بۆیە زۆر زۆر ڕێنمایی ئافرەتان دەکەین بە تایبەتی لە 12 هەفتەی یەکەم ئەگەر غودەی ژێراوی هەبی لە بۆ نمونە دەبی حەبەت تایبەتی پێی دەڵێن پرۆپایل فایۆراسیل 12 هەفتەی یەکەم و حەبەی دەدرێتێ کەمتر زیانی هەیە لە بۆ کۆرپەکە لە دواتر حەبەکەی دەگۆڕین لە بۆ کاربیمە زۆڵ یانیش تایمازۆڵ لۆیە پێویستە لە سێمانجی یەکەم نەخۆشەکە زۆر گوێڕایڵی پزیشکەکەی بیت وەگەر تەمبەڵیش بوو بە هەمان شێوە ڕێژێکی تایبەتی TSH هەیە لە دوو گیانی لە مانجی یەکەم ڕێژە تایبەتە لە مانجی دووەم ڕێژە تایبەتە لە مانجی سێم ڕێژە تایبەتە بە ژمارە هەمانە دکتۆر تا بڵێن ئەمە نۆرماڵە یان ئەمە نانۆرماڵ بەڵێ بەخۆی لە 0.27 هەتا 5 نۆرماڵە ئەگەر هەفت دەبوو ئەوە دەکا سستە پێویستی بە چارەسەر دەبێتن بۆی کۆرپەکانی داهاتوومانەوەی دوهاتوومان باش بن ڕێنمایی هەموو هاونیشتمانیان دەکەم کە پلانی دووجیانیان هەیە یان لە ناو دووجانی خۆیان عەلەقەڵ جاری یەکەم 2 جار پشکنینی غودەی دەرەقیان بکەن هیچ لە وەزعەکە ناگۆڕیت بەڵام ژیانی خۆی و کۆرپەکەی لە مەترسی ڕزگار دەکات دەستخۆش منە مێ پرسیارێکی ترە لێ ئەگەر بۆ نمونە ڕۆژە لە ڕۆژان قورگت هێشا بێ ئازارێک یان هەستت کرد بێ گرەیەک هەیە مێشکت چۆ بۆ ئەوەی کە ئەمە غودە بێ یان غودەیەکی تەمەڵیان هاربوو بێ نا فکری وام نەکردێ بەس فکری ئەوم کردی من گەروم لێشیت مەسەن چوومە دکتۆری مەسەڵەن پێ دەڵێ فلان شتەیە پێمیشی نەگوتی ئەم مەسەڵەن غودەت هەیە بەس دەبینی دەرمانەکەم لە بۆ دەنووسی دەرمانەکەی کە وەردەگرم ئیستعمال دەکەم ئیستفادە لێ دەکەم بەس ئەمە ئەو عادەتەمانە لێرە لە کوردستان ناپرسین چمان هەیە و چمان نییە ڕاست عیلاجەکەی وەردەگرین وەشی چابووینەوە هیچ
ئەوەی ناکەین بەس بخۆی مهم ئەوەیە تو پرسی نەخۆشیەکە چییە لۆ ئەتو ئەو حەبەر لە بۆ نووسی دەبی بزانین چیمانە و چیمانێوە نیە دکتۆر هیوادارم ئێمەش لە کوردستان ئێستا اختصاسەکی ورد پەیدا بووە بە ناوی فامیلی مدیسن پزیشکی خێزانی بەتصور دەکەم ئەگەر ئەو اختصاسە لە زۆربوون دابی یەکە تەندروستیەکانمان ئەو پزیشکانەی لێبیت دەتوانن پۆڵێنی ئەو نەخۆشیانە بکەن نەخۆش چیتر نەچێتە لای پزیشکێک بەهەڵە ئەو پزیشکی خێزانیە چارەسەر سەرەتاییەکان دەکات دواتر پێویستی بە نەشتەرگەری یان هەر شتێکە بوو تەحویلی وی بکە ئەوەی دڵە لە بۆ دڵ ئێستا تقریبان سیستەکان لە هەموو شارەکان باش ڕۆیشتە تەسەوڕ دەکەم ئینشاءالله چەند ساڵی دی ئەو مشکلێمان لە یەکێک لە بەرنامەکانی ئێمە پزیشکی خێزانی هاتە ناو بەرنامەکەم بە وردی باسی ئەو شتە کرد من سپاس دەکەم ئەمە کارێکی زۆر باشە لەوانەیە تا ئێستا هاوڵاتی بۆ شێوازە زانیاری نەبێ ئەم بەڕێزە خۆی لە دەرەوەی وڵاتە هەموو خێزانێک لەوێ پزیشکێکی خێزانی بە ئەڵمانی پێ دەڵێن هاوس ئارتس پێ دەڵێن ئەو جاوە دکە دەچێکنەوەی ئەو هەموو معلوماتەکە دەداتێ مەسەن ئەگەر لە اختصاسی وی نەبیتن دەرنێرتەکن فاخ ئارتسی ئەخسایی ئەوەی دەتنێرتەوێن دەرێ لەوێن دەرێ ئەو کەفا حستی کرد دیسان ئەوەکەی تەقریرەکەی دەنێرتەوە کن دکتۆری خۆت یعنی بیفۆندی پێ دەڵێن بە ئەڵمانی ئەو تقریر دێتەوە کنێت ئەو جادەچی دکتۆر پێ دەڵێ ئەتو ئەوەتەیە ئەوەش عیلاستا هەموو عیلازەکان لە بۆ دەنووسی ڕەنگە دکتۆر معلوماتی هەبی بەێ باسی کرد ئەوە من هەر دووبارە ڕوونم کردەوە کە لە بەرنامەی پێشووتری ئێمە هەبووە پزیشکی خێزانی هاتۆ گفتوگۆی کردو لەسەر ئەم بابەتە کە کارێکی زۆر باشە هیوای تەندروستێکی باش بۆ تۆشە خوازین هەمیشە سەرکەوت زۆر سپاس خۆشەویستان هەر بەردەوامە بین لەگەڵ دکتۆرەکەمانە باسی ئەوە ئەکەین کە دکتۆریان باسی ژەهرایی بوونەکە ئەکەین بەڵام پێشووی چینە سەر ژەهرایی بوونەکە باسی هەوکردن ئەەکەین باش هەوکردنمان هەیە بێگمان هەوکردنی توندمان هەیە و هەوکردنێکی نۆرماڵ ئەساییشمان هەیە چۆن بتوانین هۆشیاریەک بینەوە بە هاوڵاتی کە نەترسێت تووشی خۆی تووشی خەمۆکییان قەلەقی نەکات سەبارەت بەمەیە خۆی بەنسبەت غودەی ژەهراوی کە باسمان کرد یەک لەسەر هۆکارەکان گرێڤس کە دژەتەنەکان بەرگری دژی غودەکە دروست دەکەن غودەکە تێک دەشێنن دەبێت ئەوەی دروستبوونی غودەی ژەهراوی ئەمە لە هەوکردنی توندا ئێستا دێنە سەر هەوکردنەکەش هەوکردن بەهۆی ڤایرۆس بی بەهۆی بەکتریا بیت زۆر جار وا دەکە با بڵێن لە سەردەمی کۆڕۆنا ئەو شتە زۆر باو بوو کە دووبارە غودەکە تێک دەشکا بیدایەت چکە نوێ بوو شتەکە نەخۆشیان لەسەر حەبی ژەهراوی دادەنا بەڵام ئەوانەی کە تووشی هەوکردن دەبن بە سۆنەر دیاری دەکات کە غودەکە لە کاتی تێکشکان و هەوکردندایە ئێمە ڕێنمایی دەکەین هەندێک دژە ئازار و دژە حەساسیە و شتی وای دەدەینێ هیچ شتێکی لەسەر ژەهراویبوونی غودەکە پێ نادەین مانگێک 6 هەفتە لە بۆ 6 هەفتە تا 8 هەفتە متابعی دەکەین تا دێتەوە لامان یان چابووەتەوە یان غودەکە دەیەوە بەرەو تەمبەڵی بڕوا لێ نابێت زۆر خێرابین لە بڕیاردان لە چارەسەری غودەی ژەهراوی بەهۆی هەوکردن ئەوە یەک لە هۆکارەکانی دیکەیە جاروەیە گرێ هەیە گرێ چەند گرەیەکە یان گرەیەکی ژەهراوی هەیە لە ناو گرەیەکان بەڵێ جاروێت یەک گرێت هەیە لەناو هەموو غودە دەرەقیەکە لە لای ڕاستە لە لایوە جاری شوێ چەند گرەیەک تێ لە لای ڕاست لە لای چەپ لە ناوڕاستی غودەکەش یەکە چیان ژەهراویە ئللا پێویستی بە نەشتەرگەری دەبیت یانش ئەگەر تەمەنەکەی گونجاو بیت ڕادیۆ ئایۆدین ئەبلێشن حەبەک هەیە کە پسوولەکە ئایۆدینی پێ دەڵێن دەیخوات غودەکە تێک دەشێت یانیش هەیە حەبی غودەی بەرەقی دەخوات چەند ساڵ بێ ئەوەی پشکنینی بە دوواداچوون بکات دێتە لامان غودەکەی عادم بۆ تەواو تێک چوە و ئەوە بۆ ئەوش دەبیتە هۆی زیاد چاڵک بوونی غودە
چۆن دەست نیشان دەکرێت هۆکارەکەی دروست بوون هۆکاری دروستبوونەکانمان باس کرد بەڵێ. چۆن چارەسەر دەکرێت بەڵێ. سێ ڕێگەمان هەیە ڕێگەی دەرمان باشە ڕێگای رادیۆ ئایدین بە تیشک و ڕێگای نەشتەرگەری تیشک یەکەم باسی تیشمان بەڵێ، کرد دکتۆر یەکەم جار بە باسی دەرمانەکە بکەین بەڵێ. هەیە بە 6 مانگ هەتا 9 مانگ چا دەبیت جاروەیە 18 مانگ هەتا 2 ساڵ پێویستی بە حەبەکە دەبیت لە بیدایەت لەوانەیە پێویستی بە 9 حەب هەبیت 3 ساعت جارە کۆری دەگریتن دواتر حەبەکە گەر کۆنتترۆل بوو ڕژێنی دەرەقیکە لەسەر بەیانیان و ئێواران دایدەنین بەڵێ. بەڵام لەوانەیە مەجموعە چیان غودەکە دەگەڕێتەوە ژەهراوی بوونەکە لەو حالەتە دەبی بچینە سەر نەشتەرگەری یانیش ئایۆدینەکە ڕێگایەکی دیمان هەیە رادیۆ ئایۆدینە بلەیژن کە غودەکە تێک دەشتێنیت و ژەهراوی بوونەکە نامینێ بەڵام پێویستی بە جێگرەوە دەبی حەوی تایرۆکسین دەدەینێ ڕێگەیەکی دیکە هەیە نەشتەرگەری لە بۆوانەی کە ڕژێنی دەرەقی ژەهراویان هەیە ئەگەر گرەیەکی شێرپەنجەی هەبیت ئەگەر غودەکە زۆر هەڵ ئاوسا بوو قەڵەپستۆی خست بۆ سەبۆڕی هەناسا ئەگەر نەخۆشەکە گرەی هەبوو گرەیەکە خاوێنیش بوو بەڵام لە بنەماڵەکەیان شێرپەنجە بوو دەترسێت دەڵێ دکتۆر لە بۆم لابن لەو حالەتەش پێویست بە نەشتەرگەری دەکات باشە دکتۆر کاتی کەڵین بۆ ملابە بەڵێ بۆ گریمان ئێستا کەیسێکمان هەیە لێ لای بەرە بەڵێ کەلات بێت ئیتر تەواو هیچ حاڵەتێکی کە دیکە دروست نابێتەوە خۆی ئەگەر ژەهراوی بیت بە تەواوی هەڵی دەگرین ئەو غودەیە چیزی پڕچاڵک نابیت بەڵام تەمبەڵ دەبیت کە ڕژێنەکەی هیچ ناکات دەبێ حەبی غودەی بدەینێ ئەگەنا گەڕانەوەی زۆر زەحمەتە لەوانەیە لە 100 کەس 1 کەس دەبینی بە چاو نابینرێت لە نەشتەرگەریەکە لە جێ خۆی گەورە دەبیتەوە ئەو شوێنە دیسان پرچاڵک دەبیتەوە ئەو حالاتە هەیە بە زۆر دەگمەنە بەڵام بەتیش چیۆت هەمووی تێک دەشتێتن ئەویش ڕێنمایی چییە شتێکە من بیرم چوو بێت بە ڕێزت ڕێنمایی وڵی هیوادارم هاونیشتیمانیان گرنگی بە بواری تەندروستی خۆیان بدەن بە تایبەتی ئەو ئافرەتانەی کە تەمەنیان لە دوای 35 ساڵە هەر لەسەر بابەتەکە با ڕێنمایی بدەین پێویست دەکات جارێک پشکنینی هۆرمۆنەکانی غودەی دەرەقی خۆی بکات ئەگەر هیچ نەبی سۆنەرێک بکات چکە بە تایبەتی لە بینی 20 هەتا 50 ساڵی گرێ و شتی شێرپەنجە هەیە کە چارەسەری زۆر زۆر ئاسانە ئەگەر لە قۆناغی سەرەتایی تەشخیص بکرێت بە هیوای سەلامەتی بۆ هەموو هاونیشتیمانیان دکتۆر پێشەوەی کۆتایی ببێنێ لە بەردەمی خواردنەکان ئاوەستا کەمێک سەرنجی ڕاکێشان چ خواردنێک باشە بۆ غودەی هەر و چ خواردنێکیش باش نییە و چ خواردنێک بە عکسەوە باشە بۆ غودەی تەمەڵ و چ خواردنێک باش نییە خۆی بەگشتی غودەی دەرەقی اعتیماد دەکاتە سەر ئایۆدین و سلینیەم و سلینیەم ئەو دوو مادەیە زۆر گرنگن کە لە خۆراکەکان هەیە بەڵام ئەگەر غودەکە ژەهراوی بیت دەبی خۆی بە دوور خات لە گەڵاپانەکان بەڵێ وەکو کەلام وەکو سپێناغ وەکو قەرنابیت ئەوانە بە کوڵایی بخورێن باشترە لەوەی کە بە خاوی بخورێن ئەگە بە کوڵایی خورا زەرێری نابیتن ئەگەر بە خاویش خورا بەڵام ڕێژەیەکی کەم بوو زۆر تاسیری نابیت بەڵام ئەوانەی غودەی تەمبەڵیان هەیە باشتر وایە ئەو خواردنانە بخۆن کە یۆدی تێدایە بۆ نمونە خوێی بەیۆد جاران لە وڵاتی ما غودەی دەرەقی زۆر بوو هەڵمەتە چ نیشتیمانی کرا خوێ هات یۆدی تێدایە لۆی ئەو مشکلەی غودەی دەرەقی نەبینێتن لە چ هەیە لە ماسی هەیە لە ڕۆبیان هەیە لە گۆشت هەیە لە شتی رەمێنەکان هەیە ئەوانەیە کە غودەی تەمبەڵیان هەیە ئیستیفادە لە خواردنانە دەکەن بەڵام بەگشتی باشتر وایە بە تایبەتی دوای 35 ساڵ وەرزشکردن زۆر باشە خواردنی سەوزە و میوە پڕ لە ڤیتامیناتە سوودی هەیە دابەزینی چێش زۆر گرنگە ئەوانە بەگشتی ڕێنمایین لە بۆی ئەوانەی کە غودەیان هەبی یان مشکلەی غودەی دەرەقیان هەبی یانیش نەیان بیت ئەوە لە بۆ کاری ڕۆژانەیان سوودی هەیە زۆر سپاس دەکەم ماندوومان کرد لێرەوە تا سلێمانی بەخێر بێن ئەزیەتان چێشە هیوادارم هاونیشتیمانیان سوودمەند بن لە بەرنامەکەەوە هیواداری خۆشەویستان پێشەوەی کۆتایی بە بەرنامەکە بێنم سوپاسی تەواومان بۆ تەواوی ستافەکەمان
سپاس بۆ ئەو هاوڵاتیان بەڕێزانی کە لە شاری هەولێر لەگەڵمانابوون بۆ ئەم بەرنمەیە سپاس بۆ دکتۆر دڵشاد چۆمانی کە پزیشک و پسپۆڕە لە بواری نەشتەرگەری گشتی و لە هەمان کاتا دکتۆراکەی لەسەر غودەی دەرەقی و شێرپەنجەی غوددایە بوو. سپاس بۆ هەمولات سپاس بۆ ئێوەش کە تا ئێستا بینەری ئێمە بوون تا ئەڵلقەیەکی تر و بەرنمەیەکی تر پێتان شادەبمەوە هەمووتان لە ئارامیدا بەجێ دێڵم و خواتان لەگەڵ بێ.